لە چەند ڕۆژی ڕابردووی ئەم مانگەدا و سەرەتای مانگی داهاتووش چەند دۆسیەکی دیکەی تایبەت بە هەرێمی کوردستان و دەسەڵاتەکەی لە دادگای فیدراڵی تاوتوێ دەکرێن کە سەرجەمیان پرسی گرنگ و چارەنووسازن و دوور نییە گرژیەکانی پەیوەندی لە نێوان ناوەند و هەرێم زیاتر بکەن. کۆتایی هەفتەی ڕابردوو دادگای فیدراڵی لەسەر سکاڵای ئەندامی ئەنجومەنی نوێنەران ناردنی بڕی 400 ملیار دینار کە ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاری لەسەردا بوو بە نایاساییدانا و بەمەش هەڵای ناردن و نەناردنی 400 ملیار دینارەکەی بە تەواوی داخست. هێشتا دۆسیەی تانەکان لە هەنگاوەکانی حکوومەت و پەرلەمانی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان لە دادگای فیدراڵ بەردەوامی هەیە. بە پێی زانیاریەکانی ماڵپەڕی دادگای باڵای فیدراڵی عێراق بڕیارە دادگای ناوبراو لە ڕۆژانی داهاتوو لەبارەی پارەی دابەشکردنی بەشە خۆراکی مانگانەی هاوڵاتیان و شەرعیەتی کابینەی نوێم و پەرلەمانی کوردستان لە دوای درێژکردنەوەی تەمەنی خولی پێنجەم کۆ ببێتەوە. لە دانیشتنی ڕۆژی دووشەممە سی ئەم مانگە دادگای فیدراڵی یەکێک لە بەرنامەکانی کاری تاوتوێی سکاڵایەکی دیکەی تایبەت بە هەرێمی کوردستان دەبێت کە تایبەتە بە نەگێڕانەوەی بڕی 350 ملیار دینار بۆ عێراق بەو پێی ماوەی 7 ساڵە حکوومەتی هەرێم هیچ بڕەپارەیەکی دابەشکردنی خۆراکی مانگانە بۆ عێراق نەگەڕاندوتەوە. ئەم سکاڵایە لەلایەن بەڕێوەبەری گشتی کۆمپانیای بازرگانی خۆراکەوە تۆمار کراوە و وەزیری بازرگانی و بەڕێوەبەری گشتی بازرگانی هەرێم سکاڵا لێکراون. ڕۆژی سێشەممە 31 مانگیش دادگای فیدراڵی کۆ دەبێتەوە و وردبینی لەسەر سکاڵایەکی دیکە لەبارەی درێژکردنەوەی تەمەنی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان و کابینەی نۆی حکوومەتی هەرێم دەکات کە چەند کەسێک ئەم سکاڵایەیان تۆمار کردووە. جگە لەمانەش هەشتی مانگی داهاتووش لە دادگای فیدراڵی دادبینی سکاڵایەکی دیکە دەکرێت کە لەسەر خودی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان تۆمار کراوە و بابەتی سکاڵاکەش موچە و پاشەکەوتی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە لە ساڵی 2015 تاکو مانگی 12 2022. يمثل كل العراقيين. دادگای فیدراڵی بەرزترین دادگایە لە عێراق ئەرکی یەکلاکردنەوەی ناکۆچە دەستوریەکانە و بە یاسای ژمارە 30 ساڵی 2005 و بە پێی مادەی 92 دەستور دروستکراوە و لە کۆی 9 ئەندام 2 ئەندامیان کوردن و لەلایەنێکێتی و پارتیەوە بۆ ئەو پۆستە دیاری کراون.